دەرمانی گیایی و چارەسەرە سروشتیەکان ماوەیەکە لای خەڵک پەرەی سندووە و ڕووی لێ دەکرێت. حاجی عوسمان ساڵانێکە لە کفری ئەم چارەسەرە دەداتە خەڵک. هەندێک لە هاوڵاتیانیش سوودیان لێ وەرگرتووە. من چەند ساڵێکە خولیای ئەمیشە بوومە و چەند ساڵێکە هەوڵم داوە، بەڵام ڕۆژ لەگەڵ ڕۆژە خەڵک پەرەی پێدا، زیاتر خەڵک شارەزا بووە لێی، دێت زۆر جا لە من زیرەکترن داوای شتێکەن ئەڵێمە بۆ ئەوە باشە. تا ئیسە کەسێکم نەبیستووە بڵێ بەگیا یان بەشتی سروشتی تووشی زیان هاتبێتم، زیانی نییە. ئێمە بۆ کیسی ئاو بوو و کیسی ئاو لەسەر مناڵدان پێویستی بە عەمەلیاتە کرد. بەڵێ چەند جارێ عیلاجی بەکارهاوە ئیسفادەی لێ نەکرێت. تر پەناما بردە سەر چارەسەری سروشتی چەند دەرمانێک هەیە بۆ ئەو نەخۆشیە بەکاردێ و دواتر لەو ماوەیە کە پێشتروتم ئیسفادەمان لێ کرد لە خوا بەزیابێ. ئەم دەرمانە لە گژوگیا و ڕووەکە سروشتیەکانی کوردستان و دەوروبەر دروست دەکرێن. بەلای پسپۆڕانی دەرمانسازیشەوە چارەسەرێکی بێزیان و باشیشن، بەڵام ئەگەر شارەزای بوارەکە بەکاریان بهێنێت. بە شێوەیەکی گشتی دەرمانی گیایی ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ دەرمانی کیمیایی، دەرمانە گیایەکە باشترە. وەکو چۆنەڵی دەرمانی کیمیایی چەنە زیانی هەیە، ڕەنگە بەشێکی چەنە سوود بەخشە، ڕەنگە بەشێکی زیانی هەبێ. بەڵام بە شێوەیەک عام دەرمانە گیایەکە ئەگەر کەسی مختص و یعنی لە ژێر ڕێنمایی ئەو بەڕێزانی کە دەوراتیان کردووە، ئەو کەسانی کە شارەزاییان هەیە، ئەو کەسانی کە مختصن بە دەرمانی گیایی باوەڕ پێکراو بن مەسەن بڕوانامەکانیان بە دڵنیاییەوە کێشە دروست ناکە و سوودیشیان هەیە. ئێستا لە گەرمیاندا دەیان نۆڕینگە و شوێنی تایبەت بە فرۆشتنی دەرمانی گیایی بوونی هەیە و هاوڵاتیانیش ڕووی لێ دەکەن. تەنها بەشێک لەوانە لە ژێر چاودێری حکوومەتدان کە ئەمە پرسیار لەسەر کەیسەکە دروست دەکات. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.